بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على رسول الله سيدنا وحبيبنا وإمامنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. بريزان خوشويستان أما دبوان زور بفخر الشانازي دزارم كخزمتي هوليك لا مامۆستایانی خۆم و برا گەوران و ڕیش سپیان و پیا و معقولانی دەڤەری خەلیفان و سۆران بکەم. وێت دەکەم ئەو تەجەموعەمان ببێتە مایە ڕەزامەندی خوا، وێڕای سوپاس و دەستخۆشیمان بۆ ئەو برا و خوشکانێکەوە بەو کۆڕەوە ماندوو بوون هەر لە برای بەڕێزمان مامۆستا مسلیم ڕایەتی بەرپرسی مەڵبەندی سۆران و دواتریش کاک عوسمان بەرپرسی ئەنجومەنی خەلیفان و برایانی تر یا ڕەبی خوای گەورە پاداشەنداتەوە کە سوپاس بخوا سەرمان پێیان بەرزە بەکاریان بە چالاکیان. الحەمدولله هەر لە کاتی بانگە شەو هەر لە کاتی ئینتیخابات خەڵک کۆ ناکەنەوە. سوپاس بخوا لە کاتی تریش خەڵکیان کۆ کردوێتەوە تەجەموعیان کردو و نیشانەی ئەوەیە خاڵی جیاوازی حیزبی ئیسلامی ئەوەیە هەر لە کاتی بانگەشەی هەڵبژاردن کۆ نابینەوە. الحەمدولله بەڕێزان حەز دەکەم سەرنجی بەڕێزتان ڕابکێشم بۆ چەند خاڵێک، ئەویش هەر بۆ خۆشی لەو دوسێ ڕۆژەی چوومە خزمەت اختیارێکی بەڕێز پیاوێکی خواناس خواپەرست بوو، منی نەدەناسی، بەڵام هەر چاوی پێم کەوت گوتیەوە مەلایەکەی بانگەوازە. منداڵ ناوی سێ ئەو مەلای بانگەواز. سوپاس بۆ خوای گەورە، سوپاس بۆ خوای گەورە بە شانازیەوە لەو کەناڵانەیەکەوە سەتاسەد ئاینین و خزمەتی ئاین دەکەن ناسراوین. هەر وەکو پێشتر لە یەک لە مەسئولین و وانەی دەسەڵاتدارن هەوڵیاندا کە لە مزگەوت دوورمان بخەنەوە و وتارێکمان لێ قەدەغەکەن، لە مەحەلەیە قەدەغەیان کردین، بەڵام ئێستا بە زبانی خۆیان گوتیان زەرەرمان کردووە لەبەر ئەوەی مەلا عوسمان بۆتە ئەندامی پەرلەمان، بۆتە مەلا و خەتیب و پێشنوێژی هەموو ماڵێکی مسلمانی کورد لە ڕێی ئەو کەناڵە پیرۆزەوە کە کەناڵی ئاسمانی بانگەوازە. خوای گەورە بە بەردەوامتری کە ئینشاءڵڵا لە ڕێی هەماهەنگی ئێوە، لە ڕێی دەستبارگرتنی ئێوە، لە ڕێی دوعای خێرتانەوە، لە ڕێی کۆمەچی کردیتان بۆ ئەم جەمع و بۆ ئەم کەناڵە ئینشاءڵڵا بەردەوام دەبێ و تاوەکو سەرکەوتن و هەروەها لە ناوچوونی دوژمنانی ئینشاءڵڵا. بەڕێزان کاروانی ئیسلامی بە بەردەوامی سوپاس بۆ خوا کۆسپ و تەگەرەی هەبووە، بەڵام نابێ کۆسپ و تەگەرە ئینسانی ئیماندار سار کاتەوە. لەسەر دەمی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم و یاوەرەکانی چەند عەزاب دران، چەند ئێش و ئازار دران، دەربەدەر کران، ئاوارە کران، هەتا ئەو پێغەمبەرە گەورەیە عەلەیهی السەڵاتو وەسەلام پێیان دەگوت ساحیر و کاذب و حاشا لە مەقامی ئەو. هەر کۆڵی نەدا پێغەمبەری خوا، پاشان لە شاری خۆی دەریان کرد، پاشان ئەو هەموو ئەزیەتیاندا پێغەمبەری خوا تاوای لێهات پەیامی پیرۆزی ئیسلامی بار هەموو دنیا گەیان. سوپاس بخوا کە ئێمە ئەوڕۆ لە سایەی ئەو پەیام و ئەو جوهد و جیهادەی پێغەمبەرەوە بەیەکەوە دانیشتوین عەلەیهی السەڵاتو وەسەلام. بۆیە جوهدی ماندبوونی ئەو سەحابە بەڕێزانە بۆ شەرەفێک بۆ ئێمە. سوپاس بۆ خوای گەورە. بەڕێزان هەر کەسێک هەڵگری تێشوو بارگەی ئەو کاروانە بێ کە کاروانی پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵاتو وەسەلام کە جەنابتان پشت بەخوای گەورە ئیلا تاقی دەکرێتەوە. شێخ عەبدولحەمید کوشک معلومتانە بەشێک لە ئێوە دەیناسێ کە زانایەک و داعیەک و خەتیبێکی میسری بووە. ئەو ڕۆژێکەوە وتاری دەخوێندەوە، وتاری هەینی، دوای وتارەکە دەهاتن تەبلیغیان بۆ دێناو دەیان برد و سزنیان دەکرد تا بەرەبەری جومعە و چوارشەم و پێشەمەکەی بەرنەدەبوو. وای لێ هاتوو بەو دوایە یاتاقەکەی نەدەهێنایەوە، هەر بەردەوام لە بەندیخانە یاتاقەکەی لەوێ بوو دەیزاین دەگیرێتەوە، لەبەر ئەوەی قسەی حەقی زۆر دەکرد. کاتێک لە سەردەمی جەمال عەبدولناسر کەوە زاڵمێکی بووە بە خوێنی مامۆستایان و زانایان تینوو بووە، ڕۆژێک بانجی کرد لێ پرسی عەبدولحەمید معلومتانە کە نابینا بووە، خاوەن پێداویستی تایبەت بووە، ئەوە نابیناشی ئەو کارەی دەکەی؟ ئەوە ئەگەر نابینا نەبای عەبدولحەمید کوشک چت دەکرد؟ شێخ عەبدولحەمید وتی سوپاس بۆ ئەو خوایەی کە بە نابینایی خەڵقی کردم تاوەکو ئێستا سەر و ڕوخسارێکی وەکو تۆ ناشرین نەبینم ئەی جەمال عەبدولناسر. مامۆستایەک و زانایەک بەسەر و کۆمارێک بڵێ بەڕاستی غیرەتی دەوێت. هەتا وای لێهات ئەو پیاوە ئیستیقامەی هەبوو، بەردەوام بوو، کۆڵی نەدا، نە بە تەماح، نە بە ترس، نە بە تۆقاندن. جا ئێوەش دەبێ وابن، دەبێ بەردەوام بن. هەتا وای لێهات لەگەڵ خۆی ڕەب العالەمین شەرتی کرد، داوای کرد گوتی ئەی پەروەردیگارە خۆم نەزری تۆ کردووە، خۆم نەزری دینەکەی تۆ کردووە، واللهی خۆی ڕەب العالەمین دەمەوێ ئیلا لە ڕۆژی جومعە و لە کاتی سوزدەدا ئەمانەتەکەم لێ وەربگریەوە. سوبحان الله ئەو پیاوە لەبەر ئەوەی لەگە خوا ڕاستی کرد خوای گەورە وعدەکەی لەگەڵ جێبەجێ کرد. تاوای لێهات لە ڕۆژی جومعە سوبحان الله لە سوزدەدا شێخ عەبدولحەمید کوشک وەفاتی کرد و چۆ خزمەت خوای ڕەب العالەمین. ئەوەیە بەرهەمی ئیستیقامەت. والله ئەگەر ئێمە لەگە خوای ڕەب العالەمین وعدە و بەڵێنەکانمان ببەینە سەر ئیلا خوای گەورە بەرزترت دەکا، گەورەترت دەکا.
بەڕێزان ئێمە نابێ وا بین خوا نەخواستە تەنها لە کاتی خۆشی و لە کاتی ئیسراحەتدا خوا نازبین. دەبێت لە کاتی خۆشی و ناخۆشی هانا بۆ خوا ببینەوە. دەبێت خۆشی و ناخۆشیەکان هەر بەخوای ڕەب العالەمین پشتبەست بین. ئەگەر وا نەبین خوا نەخواستە مەیلمان هەبێ بۆ لای ستەمکارێک، بۆ لای زاڵمێک، بۆ لای خەڵکێکی ناحەز بە خەڵک و بە خاک، وەڵڵاهی خوای گەورەی ڕسوامان دەکات کە دەفەرمێ فەستەقیم کەما ئومیرتە ومەن تابە معک. خوای ڕەب العالەمین بە خۆشەویستەکەی دەفەرمێ ئەی موحەممەد بەردەوام بە وەکو فەرمانت پێکراوە. ئەنجا لە کۆتاییەکەی دەفەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. کە بەردەوام بووی مەیلی زاڵمانیش نەکەی، ئەو پیاوە بەڕێزەش مەیلی زاڵمانی نەکرد شێخ عەبدولحەمید تا ئەوها خوای گەورە بەرزی کردەوە. جا ئێمەش سوپاس بۆ خوای گەورە دوای ئەوەی کە دەریان کردین و هەڕەشە و مزگەوت و داوای لێ هاتبوو جەماعەتشمان لێ قەدەغە بوو لە مزگەوتەکە و وای لێ هاتبوو کەوە کارەبای مۆلەشمان نەدەنێ. سوپاس بۆ خوای ئێستا ئێمە بەرۆکی هەندێک لە بەسەڵاتداران دەگرین و لێ پێچینەوەی لەگەڵ دەکەین لەسەر گەندەڵیان، لەسەر ناعەدالەتیان، لەسەر ناڕاستیان. سوپاس بۆ خوا. بەڵام دوای ئەوەی کەوە بە ترس و تۆقاندن هەڵمەتیان بۆ هێنام، وەڵڵاهی ئێستا چەند نەترسم هەیە ئەو کاتیش ئەو نەترسم هەبووە. لەبەرچی لەبەر ئەوەی زانیم لەسەر حەقم، لەسەر ڕاستیم، نوقتە زوعفێکم نەبووە، نە بە دزیەک، نە بە گەندەڵیەک، نە بە خراپەیەک. جا ئومێد دەکەم ئەو ڕێبازە پیرۆزە ڕێبازی پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵات وەسەلام خوا نەخواستە ئەگەر وابین ئیلا ئەگەر لا بدەین ئیلا زەلیل دەبین و ئیلا گومڕا دەبین. خوای گەورە هەموو لایەکمان حیفز کا، خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێ. کاتێک دەژێڕنەوە شێخ عەبدولقادر گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ، پیاوێکی عالم بووە بەڕێزان، ئیلا عالم خوای گەورە مەدەدی دا و هەڵ ناخریشێ. خەڵکی جاهیل و نەفام و نەخوێندەوار لەوانەیە بە دوو قسە مەغرور بێ. شێخ عەبدولقادر ڕۆژێک بە ڕێگادا ڕۆیشت لە ناو هەورەوە دەنجێک هات وەکو غەیبیاتێک، وەکو شتێکی زۆر سەرنجڕاکێش. وتی ئەی عەبدولقادر لەو ڕۆوە نوێژ و ڕۆژت لەسەر نەماوە تۆ کەسێکی کە عافو کراوی لەلایەن خواوە. دەڵێ شێخ عەبدولقادر گەیانی ئاوڕیدایەوە سەیری کرد، گوتی ئەی لعنەتی خوا لێبێ ئیبلیس، ئەی شەیتان لعنەتی خوا لێبێ. ئەوە بۆ خوای گەورە بە پێغەمبەری فەرموو فاستقم كما أمرت، يعني فرمي واعبد ربك حتى يأتيك اليقين. بۆ بە من دەڵێ نوێژت مەکە، ئەوە شەیتانە فریو دەدا دەیەوێت تۆ هەڵخەڵەتێنێ، دەیەوێت تۆ لە خشتە ببە، ئەگەر ناتۆ دەوێت بەردەوام بی لەسەر خواپەرستی و خواناسی. ئەو پەیامە پیرۆزە کە پەیامی ئیسلامە، وەڵڵاهی بە بەردەوامی و بە پێداگرتن لەسەری ئیلا سەر دەکەوی، ئیلا سەرفراز دەبی، وا تێنەگەی خوا نەخواستە بە مساوامەکردن و تەنەزولکردن تۆ گەورە بی. نا والله إلا والد خوای رب العالمین بەرزت دەکاتەوە. کۆتاییم بۆ قیسەیە دێنم، قسەیە کە بەڕاستی سەرنجێنی زۆر ڕاکێشا لە شوێنێک بۆیان جێڕاینەوە لە کۆڕێک. گەنجێکی پاکستانی لە شاری پاکستانەوە کە دێ بۆ شاری پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەداکردنی عەمرە، لەوێ سبحان الله خەون دەبینێ پێغەمبەری خوا دێتە خەونی و پێی دەڵێ ئەی عەبدوڵڵا ئەگەر هات و گەیشتێ لای من مەڕۆ بۆ شاری خۆ لە لای من بمێنەوە، هەل لە دەوروبەری مزگەوتەکەم بۆ لەناو مزگەوتەکەم بە تا ئەو کاتێ ئەمانەتەکە لێ وەردەگیرێتەوە. سبحان الله ئەو وعدەی پێغەمبەری خوا بەو گەنجەیدا 13 ساڵان ئەو گەنجە لە دەوری مزگەوتی پێغەمبەری خوا خزمەتی کرد عەلەیهی سەڵات وەسەلام، نوێژی کرد، جەماعەتی کرد، بەردەوام بوو بە نەبوونی، بە فەقیری، بە دەربەدەری، بە ئاوارەی، تا وای لێ هات ڕۆژێک پۆلیسی ئەو شارە پێیان زانی، وتیان ئەو گەنجە دەبێت تەخریبچی بێت، چ دەکات لێرە؟ هەستان قۆڵبەستیان کرد و ویستیان بیبن. گریا و داوای کرد لە پۆلیسەکان، گوتی یەک مۆڵەتم دن 2 ڕکعات نوێژ دەکەم، ئازادی هەیە یان ناوتیان بەڵێ ئازادی. هەستا 2 ڕکعات نوێژی دەست پێ کرد و بە گریانەوە زۆر گریا لەبەر ئەوەی کەوە دەیگرن و لە خزمەت پێغەمبەری خوا دەڕوا صلی الله عليه وسلم. دوای ئەوەی کە نوێژەکەی تەواو کرد و هەندێک دوعای کرد و فەرمووی ئەی پێغەمبەری خوا سەلامی خوات لێبێ، من وا بەجێت دێلم و دەڕۆم لە مزگەوتەکەت ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، کە وعدەمان وا نەبوو بەجێت بێلم، بەڵام بەداخەوە دەسەڵاتێکی زاڵم من لە تۆ دوور دەخاتەوە. وعدەمان وا بوو تا وەکو وەفات و کۆس دەکەین ئیلا لە خزمەت تۆ بم ئەی پێغەمبەری خوا، بەڵام لەبەر ئەوەی زاڵمان لێ نەگەڕان بگەمە مەنزلگا و ئاوات و خۆزگایەکەی خۆم، قسوورم عەفو کە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سبحان الله ئەو گەنجە دوای بە دوای دوعایەکانی یەکسەر وەفاتی کرد و سبحان الله گەڕایەوە خزمەت خوای رب العالمین. ئەوەیە بەڵێنی خوا و پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوەیە بەرهەمی ئیستیقامەت، ئەوەیە بەرهەمێک کە ئینسان کۆڵ نەدا ئیلا دەگا بە ئامانج و ئاوات. ئەجا ئومێد دەکەم ئینشەڵڵا ئێوەش بە هەمان شێوە هەمان ڕێگای پێغەمبەران و پیاوچاکان بەرنەدەن و
وهروها لسري برون يا ربي خويا بو خاطر قوري خوتو اسمي عظمت يا ربي خويا لو جمع مان خوش بي يا ربي خدا لبران ومسلماناني كوا بدرمان ودانش ليان خوش بي يا ربي خدا لروج قراني مانجي رمضان خوش بي يا ربي خدا اوي لو رمضان بدور كعاد نجبوتو هاتو قراوتو يا ربي خواتو بيش نصوحي بنصيب بكي يا ربي خدا بركتي خود بخي رزق وروزيمان يا ربي خدا توفيق ما مدي واستقامه ما مدي يا رب العالمين يا ربي خدا پاداشي بران من لانزماني خليفان بتايبت كا عثمان بديوا كزور ما ندبوا اخوي يقول پاداشي بديوا او جمعي بوبكي حج عمريك يا رب العالمين امين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى اله واصحابه اجمعين والسلام عليكم ورحمه الله وبركاته.